زیاتر و مجاری و گورانکاری هم تایبەتیژی پشتی وان هەڵبژاردنێن پەرلەمانی یەکەتی ئەوروپایەت گەل دکتۆر فابریز بلانش نووسەر و ئەکادمیستێ ناوبانکێ فرانسی پرۆفیسۆر لە زانینگەها لیون دێژ لیونێ پاوەیەکی ڕاستەوخۆ گەلمەدابە دکتۆر ئەفدەمێتە باش گەلک سوپاس کوین گەلمەدانە ئەف گۆڕانکاریە زێدە تایبەتیژی دەرئەنجامên چ هاتن مەبەستەمژی پێش هاتن تایبەتیژی پشتی هەڵبژاردنان و هاتنا پێش یا ڕاسترا و تونتراوە و چەبژی ئیدی پاشەکشەک شوینە ji بوی چ تێڤەگەڕاندن ئەف بەڵێ هۆکاری سەرەکی ئەوەیە کە کێشەی کۆچبەریامەیەکێکە لە هۆکار هەرە سەکرەکان کە بۆتە کێشەی ئابووریش بۆ خەڵکی ئەوروپا بێگومان کەوتونەتە قەیرانی ئابووری نەبوونی دامەزراندن بۆیە ئەوان دەیانەوێت چارەسەرێک بۆ کێشەی کۆچبەری ببینەوە بۆیە ئەم دوو پرسە پەیوەندیان بەیەکەوە هەیە بێگومان لایەنەکان پارتیەکانی ڕاستڕەوەکان ئەمانە دۆخەکەیان بەدڵ نییە بە تایبەتی چونکە ئەوان دژی پرسی کۆچبەرین. بەڵێ دکتۆر نازام چییە گوزەرێ لە ئەوروپا لە کاتی بەڕێوەچوونی هەڵبژاردننی پەرلەمانی یەکێتی ئەوروپادا سەرۆکی فەرەنسا پەرلەمانی وڵاتەکەی سڕ کرد سەرۆکوەزیرانی بەلجیکا دەستی لە کار کێشایەوە ئەم پێشهاتانە چین کە دێنە پێشەوە بەڵێ بە دیاری کراوی لە فەڕەنسا بە تایبەت لە وڵاتە ئەمە زۆر گرینگە چونکە وەک حیزبەکەی ماکرۆن کەمتر لە 15 هێناوە ئەمە زۆر کەمە بۆ حیزبەکەی ماکرۆن بێگومان پارتەکەی ماکرۆن و ئەوانەی کە ناسیۆنالیستن ئەوان یاخود با بڵێن پارتی ناسیۆنالیستەکان سەتاشیان بەکارێ بەدەستهێناوە پارتەکانی نێو حکوومەتیش بۆیە ماکرۆن بڕیاریدا کە پەرلەمانی حکوومەتەکەی سەر بکاتەوە لە ماوەی 3 هەفتەدا ئێمە هەڵبژاردننی نوێمان لە فەڕەنسا دەبێت هەڵبژاردننی نوێی پەرلەمان دەبێت چونکە ماکرۆن دەیەوێت دەستورێکی نوێی هەبێت لە حیزبە ڕاستڕەوەکانی فەڕەنسا بەڵام بە بڕای من ئەمە بۆ ئەو زۆر سەخت دەبێت چونکە وەک ئەمەی بینیمانە و پێشبینیمان کردووە لە ئەڵمانیا ڕەنگە هەندێک شتێک جیاواز بێ سەرۆکوەزیرانیش کە تەنیا 15 ناو بە هەمان شێوە بەڵام ڕەتی کردەوە کە پەرلەمانی وڵاتەکەی سڕ بکات و هەڵبەشێنێتەوە چونکە ئەو بڕوای وایە ئەمە شتێک نییە هۆکارێکی باش نییە بۆ ئەوەی ئەم کارە بکات بەڵام لەگەڵ ئەوەدا ماکرۆنیش پێویست نەبوو ئەم کارە بکات چونکە ئەمە ڕیسکێکی زۆر گەورەیە بۆ ئەوەی قەیرانەکان سەختتر بێت. دکتۆر پشتی برێکزێتێدی یەکەتی ئەوروپای ناو یەکەتی ئەوروپایە بەرێ لێ پشتیوان هەڵبژاردنان یەکەتی ئەوروپای بەرەفکیڤە چ زێدەبینە وڵاتان یانژی دەهەبن اینوەکە بەریتانیا بۆ نمونە داخواست بکندی سەب دەرکەوندێ چاوە ڕاستڕەوێت تونترە و هێزا یەکەتیە پارێزن پێشبینێتوە بەر لە هەموو شتێک پێویست ناکات ئێمە زێدە ڕۆی بکەین لە پرسە کەدا سەبارەت بە حیزبە ڕاستڕەوەکان ئەو ئاستەی کە هەیە کە لە پەرلەمانی ئەوروپادا پێڕەو دەکرێت کە 120یان لایەنەکانی دیکەن پارتی یەکەم ئەو پارتەیە کە هەمومان دەزانیت پارتێکی ناسراوە پارتەیەکە کە کۆنسێرڤەتیڤە کە دەستورەکەی بەدەستە و سەرکردایەتی ئەم پەرلەمانە دەکات کە زیاتر لە 125 بەدەستێنا و جێگیری سەرۆکی پەرلەمان لەوانە بۆیە بابەتەکە بەو شێوەیە نییە کە باسی لێوە دەکرێتن پێویست ناکات زێ دەڕۆی لە پرسەکەدا بکەین بۆیە سەرۆکێکی ڕاستڕەوی ئەوروپیمان نییە بۆ ئەوی ببێتە مەترسی ڕاستە ئێمە کۆنسێرڤەتیڤەکانمانە سەرۆکی پەرلەمان کۆنسێرڤەتیڤە بۆیە ئەمە بە شێوەیەکی ڕادیکالی و توندڕەوانە سیاسەتی یەکێتی ئەوروپا نابێت بەڵێ ڕەنگە دەستور و یاسای زیاتر هەبێت سەبارەت بە کۆچبەری چونکە ئەمە جێگەی نیگەرانی منیشە کە زۆرێک لە وڵاتانی ئەوروپا ئەم کار دەکەن بەڵام ئەمە مانایە ئەوە نییە کە ڕێگری بکرێت بە شێوەیەکی تەواوی لە کۆچبەری تەنیا ڕێگە لە کۆچبەری نایاسایی دەگیرێت بێنە ئەوروپا بەڵام بڕوام وایە یەکێتی ئەوروپا لە مەتر
پرسیدانە چونکە ئەوەی کە برگزیت و ڕوویدا بە دڵنیاییەوە کاتێک تۆ بتەوێ ئەوروپا جێبێڵێت تۆ دەکەوێتە قەیرانی ئابووری ئەوەی کە لە بەریتانیاش بەدی دەکرێت. بەڵێ دکتۆر وەکو ئەوەی بێنرا 370 ملیۆن کەس لەیکێتی ئەوروپا مافی دەنگدانیان هەبوو بەڵام ژماری بەشداریکردن یاخوتوانەی کە دەنگیانداوە 185 ملیۆن کەس بووە ئەگەر بەراوردێکی بکەی یان سێریکی بکەی کەمە لە چاوانی مافی دەنگدانیانە بۆ ڕێژەکە بۆەوە کەمە لە بەشداریکردن لە دەنگدان. بەشداریکردنەکە ڕزیکەی شێستی لە نێوان 6 بۆ 165 دەنگدەران بووە لە سەرانسەری ئەوروپا بۆیە ئەمە دەتوانین بڵێن لە 2019 زیاترە بۆیە من نازانم ئەگەر ئەم بابەتانە بە شێوەیەکی تەواو گەیشت بن بۆ نمونە لە فەڕەنسا ئەمە ببینیمان لە 2019 ئێمە 150 چون دەنگیاندا و ئێستا دەبینین ئاکە ئەمە زیاترەوە کە 53 دەنگدەران چونەتە سەر سندوقەکانی دەنگدان و دەنگیاندا واتە خەڵکێکی زیاتراتەوە دەنگی بدەوە بۆ دەنگدان و هەڵبژاردننی ئەوروپا ئەمە زۆر سەرنجڕاکارێکی زۆر باشە چونکە ئێمە ڕانهاتون بۆی کە خەڵکێکی زۆر حەز بکات بێت و دەنگ بدات لە یەکێتی ئەوروپادا. بەڵێ بەڕێز دکتۆر فابریس بلانش نووسەر و ئەکادیمیستی بەناوبانگی فەڕەنسی و پرۆفیسۆر لە زانکۆی لیۆن سپاس کە لەگەڵماندا بووین.